بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و عزیزان سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک لە بەرنامەی ئەمڕۆیە بەڕێزان قسە لەسەر زەکاتی بەروو بوومە کشت و کاڵۆکان و دانەوێڵا ئەکەین. دەربارەی زەکاتی ئەم بابەتە بەڕێزان خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا من طیبات ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض. کەواتە ئەمە نەسێکی سەریح عولەما ئەفەرموون لە فەرمانکردن بە زەکاتدان لە بەروو بوومە کشت و کاڵەکان. لە ئایەتێکیشکە خوای پەروەردگار ئەفەرمێ وآتوا حقه يوم حصاده. واتە ئەو ڕۆژەی دروێنەی ئەکەن و ئەو ڕۆژەی بەروو بوومەکە کۆ ئەکەنەوە ئەیچنەوە پەروەردگارە فەرمێ زەکاتی لێ بدەن. لە حەدیثێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ فيما سقط السماء والعشر. هەر بەروو بوومێک ئەفەرمێ ئەگەر بە ئاوی ئاسمان ئاو دراواتە دێم بوو یەک لە سەردەی زەکاتە واتە لە 100 کیلۆ 10 کیلۆی زەکات. وفيما سقي بالنضح نصف العشر. ئەوەیشی کە بە پارە بە کولفە ئەبێ ئاوی بدەی بیری بۆ هەڵکەنی مزەخەی بۆ دابنەی بۆ نمونە بە ئاژەڵ ئاوی بی ئەفەرمێ ئەمە یەک لە سەردەنا ئەفەرمێ ئەمەیان نیو لە سەردا واتە لە 100 کیلۆ 5 کیلۆ زەکاتێکەوێ. ئەم حەدیث و ئایەتانە نەسی سەریحن لەسەر واجببوونی زەکات لەم بەرووبووم و داهاتە کشت و کاڵیانە. ئەو ئەسنافانە چین کە زەکاتیان تیا واجبە بێ بەڕێزان زانایان بۆ چوونیان جیاوازە دەربارەی و ئەسنافانی زەکاتیان تیا واجبە بێ. جمهور کاڵم جمهور مەبەستم شافعیەکان و مالیکیەکان و حەمبەلیەکان ئەمان پێیان وایە زەکات لە دووسێ شتا واجب ئەبێ واتە ئەبێ دووسێ مەرجیتیابی ئەوەی تیا واجب ئەبێ. یەکەمیان ئەبێ قوت بێ واتە ئەبێ ژەمی سەرەکی ژیانی خەڵک بێ بۆ نمونە گەنمە جۆیە بۆ نمونە نیسکە بۆ نمونە نۆکە پاقلەیە لە هەندێک وڵاتە برنجە ئێستا لە وڵاتەکانی خۆمانە ئەڵێن ئەمانە چونکە ژەمی سەرەکی ژیانی خەڵکن ئەمە مەرجێکە لە واجببوونی زەکات. دووەمیان ئەفەرموون ئەبێ قابیلی هەڵگرتنی هەبێ نابێ شتێکی کاتی بێ یا شتێک بێ ئەگەری هەڵگرتنی نەبێ لە ئەگەری هەڵگرتنا تەلەف بێ ئەڵێن نا ئەبێ قابیلی هەڵگرتنیشی هەبێ ئەو بابەتی کە زەکاتی تیاکەوێ. ڕەئی دووەم ڕەئی ئەحنافە طبعا ڕەئی ئەحناف دقیقترە لە ڕەئی ئەمان لە ئێستاە ڕاست ئەحناف کەمی نەبوون لەو کاتەیە بەڵام ئەو سەردەمەی ئەوان فتواکەیان تیاداوە لەگەڵ ئەحناف کە فتوایان تیاداوە فتوای ئەحناف بۆ زەمەنی ئەمڕۆ گونجاوترە بۆیە هەندێک لە مؤسساتی مالی ئیسلامی ڕەئی ئەحناف تەرجیحەکەن. ئێستا ئەحناف فڵێن هەرچی بەرووبوومی ڕوەکی زەوی بێ و هەرچی خەڵک خۆی ئینتاجی بێنێ بە مەبەستی قازانج و سوود ئەڵێن زەکاتی ئەکەوێ. قسەکەی ئەحناف دقیقترە حتا لە ڕووی زانستیەوە بۆ ئەڵێ سەیری دەقەکان کە خوای پەروەردگار کە ئەفەرمێ ومما ئەخرەجنا لەکم من الأرض بە مطلقی هەموو ئەوەی لە زەوی بەرهەمی دێنن ئەفەرمێ زەکاتی بدەن. حدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واضحەکە ئەفەرمێ فيما سقط السماء هەرچی ئەوەی ئاسمان ئاوی ئەدا ڕەبتی نەکردو بەوەی قوتە یا قوت نییە. لە ئایەتەکەی ترا پەروەردگار کە ئەفەرمێ وآتوا حقه يوم حصاده نەیفەرمووە لە چ سنفێک زەکات بدەن. بۆیە بەڕێزان ئێستا بەرووبوومە کشت و کاڵەکان بەکۆ ئەسڵ وایە باشتر وایە ئینسان زەکاتیان لێ بدە حتا لە ڕووی ئیستیسماری و ئینتاجیەوە بەڕێزان لە ڕووی وەبەرهێنان و بازرگانیکردن و قازانجەوە. ئێستا هەندێک جار ئەو بابەتانی کە قوت نین خێریان زیاترێکە بۆ نمونە کابرا بەیتی پلاستیکی هەیە 100 بەیتی پلاستیکی هەیە خیار ئینتاجەکە تەماتە ئینتاجەکە پەتاتە ئینتاجەکە باشە هەموو ئەمانە ئەمڕۆ داهاتێکی زۆر باشیان هەیە کە داهاتێکی باشیان هەیە ئەسڵ وایە زەکاتیان لێ بکەوێ و ڕەئیەکەی ئەحناف ڕاجحترە بەقووەترە بۆ ئێستا چکۆکو عەرزم کردن داهاتی ئەمانە زۆر زیاترێکە لە داهاتی ئەو شتانی کە کاتێکی عولەما قسەیان لەسەر کردووە و قوت بوون. ئەو مەرجانە چین بۆ ئەوەی زەکات لە هەر شتێکا بکەوێ خاڵی یەکەم بەڕێزان ئەو ڕووەک و دانەوێڵە و بەرووبوومە کشت و کاڵیانی کە زەکاتیان لێ ئەکەوێ ئەبێ خۆڕسک نەبن واتە مرۆڤ دەستی هەبێ لە بەرهێنانیە چونکە ئەمانی کە پەروەردگارە فەرمێ وآتوا حقه يوم حصاده ومما أخرجنا لكم من الأرض پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فيما سقط السماء والعشر ئەمانە بەرهەمی دەستی مرۆڤەکانن. ئەژنا ئەو شتانی کە خۆڕسکن کە لە سروشتا هەن بۆ نمونە وەکو گەزۆ ئەمانە ناتوانانی بڵی زەکاتێکەوێ ئللا اللهم بێ بە مادەیەکی تیجاری کە بوو بە مادەیەکی تیجاری ئەو کاتەوەکو سلعی بازرگانی زەکاتێکەوێ. پوش و پەڵاش بۆ نمونە کە خوای پەروەردگار ئەی ڕوێنێ بە خۆڕسک لەو زەویەیە ئەمە زەکاتی ناکەوێ. حتا کابرا بۆ نمونە ئەگەر پوش و پەڵاشەکە پاوانیشی کردبێ بۆ خۆی مەڕ و بۆ نمونە ئاژەڵی خۆی تا بلەوەڕێنێ ئەمە زەکاتی نادا. خاڵی دووەم ئەم دانەوێڵ و بەرووبوومانە کەی زەکاتیانەکەوێ بەڕێزان کاتی پێگەیشتنیان زەکاتێکەوێ واتە بۆ نمونە گەنم ئەو کاتی کە قەرسی لە سەوزە زەکات تایە واجب نییە کە زەرد بوو جۆکە سوور بوو
کە ڕق بوو دەنگەکەی ئەو کات زەکاتی تیاکەوێ. بۆ نمونە ترێ بە بەرسیلەی زەکاتی تیا ناکەوێ، کەی ڕەنگی گۆڕا، ترێ ڕەش سوور هەڵگەڕا، تری سپی بۆ نمونە تەڕایی تێکەوت شیرین بوو، ئەو کات زەکات تایە واجبە بێ. کەواتە کاتێک زەکات لەمانەیە واجب ئەبن کە بگەنە قۆناغی پێگەیشتن. بۆیە ئێستا بۆ نمونە لە زەمانێکی وشکە ساڵیە کابرا گەنمی هەیە، بەڵام گەنمەکەی وشکە ساڵیە، ئاژەڵی تێئەکا، بەرەڵایەکە گەنمەکە، نایهێنێتە بەرهەم، ئەمە زەکات تایە واجب نابێ، بەڵام بەمەرجێ بەر لەوەی دەنکی ڕق بێ و بگاتە قۆناغی زەردبوون گەنمەکە بەرەڵاکە. بۆ نمونە ئەگەر فرۆشتی پێش ئەوەی کە بگاتە ئەو قۆناغی پێگەیشتنە زەکات تایە واجب نابێ. دوای ئەوەی کە ئەیکڕێ ئەگەر هێشتێوە باشە، بۆ نمونە تۆچی 20 دۆنم گەنمە کڕیوە ئەرز بووە، گەنمەکە سەوز بۆ تۆ کڕیوتە، ئەوەی گەنمەکەی چانوە زەکاتی نادە، لای تۆ گەنمەکە پێ ئەگازەر دەبێ ئەبێ تۆ زەکاتەکەی بدەی. کەواتە هیچ دانەوێڵەیەک زەکاتی ناکەوێ بەر لە پێگەیشتن، حتا ئەگەر بۆ نمونە ئافەتێکی ئاسمان لێیدا، بۆ نمونە نەهاتە بەرهەم سن و کول لە لێیدا، ئەمە زەکات تایە واجب نابێ. بەڵام ئەگەر دوای زەرد بوون کە زەکات تایە واجب بوو، ئێمە بۆ نمونە کاتێک بۆ بەرمان هێنا زەکاتەکەیمان نەدا، بردمان لە عەمارە خەزنمان کرد، دوایی سووتە. باشە بەڕێزان، ئێمە زەکات تایە کە واجب بوو، ئەگەر بەرپرسیار بووین کەم تەرخەمیمان کردبوو لە ئەدائی زەکاتەکەی، دواتر فەوتا بوو، زەکاتەکە واجبە، ئینسانەکە ئەبێ بیگەڕێتەوە. ئەگەر بۆ نمونە خاوەنەکەی مرد پێشەوەی زەکات تایە واجب بێ، ئەوە زەکاتی نادا، بەڵام دوای ئەبێ میراتگرەکان کە ماڵەکە ئینتیقالی کردووە لە موڵکی ئەوانە دەغڵەکە پێگەیشتووە، ئەوان زەکات لەسەریان واجبە بێ، هەر یەکەو بەقەدەر حیسەی خۆی ئەگەر گەشتە حەدی زەکات واجبە بێ. خاڵێکی تر بەڕێزان لە مەرجەکانی زەکات واجب بوون، ئەبێ ئەم بەرووبووبانە بگاتە حەدی نیساب. حەدی نیساب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی خۆی فەرموویەتی لەیسە فیما دونە خەمسەت ئەوسق صەدەقە، فەرموویەتی کەمتر لە 5 ویسق زەکاتی تیا ناکەوێت. باش، کەمتر لە 5 ویسق زەکاتی تیا ناکەوێت. 5 ویسق چەندێکە بەڕێزان؟ ئێستا من سەری ئێوە نایەشێنم بە تەفسیلی وەزنەکەی، ئێستا ئەکاتە 610 کیلۆ. طبعا بەپێی ئەو میزانی کە سعودیا هەیەی لەگەڵ میسرا فەرقی هەیە، میسرەکە 610 کیلۆ، سعودیەکانە چەند بۆ 650 670. ئێمە حەدی ئەدنا دائەنین کە ڕەئی ڕاجحە والله ئەعلەم 610 کیلۆ. واتە هەر بەرووبوومێکی کشت و کاڵی لە بەرهەمهێنانە گەشتە 610 کیلۆ زەکات تایە واجبە بێ، کەمتر زەکات تایە واجب نابێ. کاڵین 610 کیلۆ بەڕێزان، بۆ نمونە من 4 پەڵە گەنمم هەبووە ئەمساڵ، گەنمێکمە بۆ لە شار باژەر، گەنمێکمە بۆ لە شارە زۆر، گەنمێکمە بۆ لە پشدەر. بۆ من لە زەکاتە هەر 4 پەڵە گەنمەکە کۆ ئەکرێتەوە، ئاگاتان لێی بێ. نەک کابرا 4 پەڵە گەنمی هەیە بڵێ ئەمەیان نەگەشتۆتە 610 کیلۆ، ئەوەیشیان نەگەشتۆ، نە، کۆی پەڵە گەنمەکانی ئەم ساڵی تۆ زەکات تایە واجب ئەبێ بە هەمویان، حتا ئەگەر بەرووبوومێکمان هەبوو. بۆ نمونە بە چەند وەجبەیەک بەرئەهات، ئێستا خەیاری بەیتە زوجاجەکان، تەماتەی بەیتە زوجاجەکان، بامێ بۆ نمونە، شووتی بۆ نمونە، ئەمانە هی ساڵەکە پێکەوە کۆ ئەکرێتەوە، تەکمیلەی نیسابی پێ ئەکرێ. مەرجەیە کابرا بڵێ وەڵا ئەم وەجبەیان زەکات تایە واجب نێنا، کۆی داهاتەکە زەکات تایە واجبە، لە ساڵەکەیە بەرووبوومەکە چەند بووە زەکات لەوەنەیە واجب ئەبێ. یعنی ئەگەر کابرا حسێبی کرد بۆ نمونە ئەمە بە چەند وەجبەیەک 4-5 تەن ئەکا، هەر وەجبەیە و زەکاتی خۆی ئەدی، با ئەو وەجبەیەش نەگەشت بێتە 600 کیلۆ، چونکە تۆ بە چەند وەجبەیەک بەرهەمەکە و بەرهەمدێنی و ساغێکیتەوە لە بازارە. لەبەرەوە ئاگامان لەم خاڵە بێ بەرهەمەکان پێکەوە کۆ ئەکرێنەوە. بەڵام هیچ سنفێک لەمانە نادرێتە پاڵ ئەوی تر، چۆن؟ بۆ نمونە گەنم و جۆ تەکمیلەی نیسابی یەک ناکەن، وەکو ئاڵتۆن و زیوان. یعنی بۆ نمونە کابرا 500 کیلۆ گەنمی هەیە، 400 کیلۆ جۆیشی هەبووە، ناڵی وەڵا ئەمانەت بەرووبوومی کشت و کاڵین یەک تەواوەکەن، یەک تەواو ناکەن. بەڵام گەنم یەک تەواوەکە، وەکو عەرزم کردن، گەنمی قەنەهاری، گەنمی مووسڵی، گەنمەکان لە هەر شوێنێکن مهم هی یەکەسن لە یەک ساڵاوە بەرهاتوون، هەموو گەنمەکان پێکەوە نیسابیان لێ دەرەکرێوە، زەکاتیان نەکەوێ، بە هەمان شێوە دانەوێڵەکانی تریش جۆیش بە هەمان شێوە. خورما لەوانەیە 50 سنف خورمامان هەبێ، خورماکان تەکمیلەی سنفی یەکەکەن، تەماتی کوردیمان هەیە، تەماتی ئۆکرانیمان هەیە، سنفەکانی یەک تەکمیلەکەن. خورما خەیار بۆ نمونە، خەیاری بیتمان هەیە، خەیاری دێممان هەیە، خەیاری ترمان هەیە، تەکمیلەی یەکەکەن بۆ نیساب. لەبەرەوە ئاگامان لەوە بێ کە ئەمانە نیسابی یەکتر تەواوەکەن. لە زەکات دانا بۆ نمونە گەنمێکمان هەیە زۆر جوانە، گەنمێکیشمان هەیە ناشرینە، ئێمە ناچین لە زۆر جوانەکە زەکات دەرکەین، ناشتین لە ناشرینەکە زەکات دەرکەین، و ئینەما حەدی وەسەتی هەردووکیان.
ئەمەیان بە 2000 ئەمەیان 1000 دینارەکە ئێوە لە 1500 زەکات دەرەکەین گەنمێ گەدین کە بای 1500 دینار بێ. مقداری زەکات بەڕێزان ڕێژەی زەکات لەم بەرووبووم و دانەوێڵە و داهاتە کشت و کاڵیانە ئەمێنێتەوە سەر مەساریفەکەی کە تێیچووە. هەر بەرووبووم و دانەوێڵەیەک بە ئاوی ئاسمان ئاو ئەدرا دێم بوو وەکو عەرزم کردن لە 600 کیلۆکە لە 110 زەکاتە، واتە لە 600 کیلۆکە 6 کیلۆی ئەڕوا بۆ زەکات. ئەگەر هاتوو پارەی هەبوو کولفەی هەبوو ئاودانەکەی و بەرهەمهێنانەکەی کولفەی هەبوو کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو لە 105 زەکاتی ئەکەوێ، واتە لە 100دا نییە. ئەو کاتە ئێمە لە 600 کیلۆکە 30 کیلۆ زەکاتی ئەکەوێ، چونکە لە 100دا نییە و ئینەما لە 105. ئەگەر هاتوو بینەبین بوو، یعنی هەندێک جار کولفەی ئەویست هەندێک جار کولفەی نەئەویست، یا بۆ نمونە هەتا نیوەی بەرهەمەکە و بەرهەمە هاتووە دێم بۆ دواتر پێویستی بە ئاودانی دەستکرد و پارە بووە کولفە بووەوە بۆ ڕەحمێنان، ئەمەیان لە 107.5 زەکاتی ئەکەوێت، نە لە 110 و نە لە 105 و ئینەما لە 107.5. ئەمە گرنگە ئێمە ئاگامان لەم مەقادیرانە بێ، واتە ئەگەر هاتوو داهاتی ئەم ساڵی ئێمە لە گەنم لە جۆ لە بامێ لە نیسک لە نۆک نەگەشتە 600 کیلۆ 610 کیلۆ ئێمە زەکات نادەین، کە گەشتە 610 کیلۆ بزانین بە کولفە ئاو دراوەیە بە بێ کولفە ئاو دراوە بەو شێوازە زەکاتەکەی دەرەکەن کە عەرزم کردن. خاڵێکی تر بەڕێزان گرنگە ئێمە ئاگامان لێ بێ ئەوەیە ئێمە ئەم زەکات و بەرووبوومانە وەکو خۆیان زەکاتیان ئەدرێ، زەکاتی گەنم بە گەنم جۆ بە جۆ نیسک بە نیسک نۆک بە نۆک، ئیلا ئەگەر هاتوو مەسلحەتی فەقیر وای خواست بۆی بکەین بە پارە. ئەگەر مەسلحەتی فەقیر لە پارەیە بوو ئەو ڕەئیەی کە باسمان کرد لە زەکاتی سەرفتریا لێری شەر تەطبیقیەکەینەوە. ئەگەر مەسلحەتی فەقیر وا بوو ئێمە تەماتەی پێ نەدەین، شووتی پێ نەدەین، بامی و نیسک و نۆکی پێ نەدەین، خەیاری پێ نەدەین، پارەی پێ بدەین بۆی ئەکەین بە پارە. ئەگەر مەسلحەتی فەقیریش وا باشتر بوو کە دانەوێڵەکەی پێ بدەین ئەو کاتە دانەوێڵەکەی ئەدەینێ. خاڵێکی تر بەڕێزان ئەم زەکاتانە بۆ نمونە من ئەرزێک هەیە بەس ئەرزەکە بە ئیجار گرتوومەکە کردومە بە کشت و کاڵ، پێش ئەوەی کە زەکاتی لێبم ناچم ئیجاری ئەرزەکە دەرکەم، چونکە ئیجاری ئەرزەکە ئەوە ئەبێ لەگەڵ بەرووبوومەکەی کە ماومانە. بۆ نمونە ئێمە گەنمەکە هاتۆتە بەر 6 تەن گەنممان هەیە کە زەکاتیایە واجبە، ئەم 6 تەن گەنمە ئێمە زەکاتی خۆمانی لێ ئەدەین کە 600 کیلۆیە. باش ناچین بڵین ئێمە ئەبێ پارەی کری ئەرزەکە دەرکەین، نا پارەی کری ئەرزەکە دەرمەکە، زەکاتەکە بدە ئەو جا پارەی کری ئەرزەکە بدە لە ئەسڵی زەکاتەکە دەریمەکە. ئەگەر ئەرزەکە هی کەسێکە باشە بەکرێ وەری گرتووە، زەکات لەسەر کابرای جوتیارە لەسەر خاوەن ئەرزەکە نییە، ئاگامان لەوە بێ. ئەگەر دوو شەریکمان هەبوو ئەم دوو شەریکە پێکەوە حیسەکانیان ئەگەشتە زەکات، بەڵام ئەگەر جیانکەنەوە ناگەشتە زەکات ڕەئی ڕاجح والله ئەعلم ئەوەیە پێکەوە زەکاتەکەی بن، هەر یەکە و دوایی بەقەدەر حیسەی خۆی. بۆ نمونە ئێمە 600 کیلۆمان هەیە، بەڵام کە شەراکەتمان کردووە من ڕوبعێکی هی منە، ئێمە زەکاتەکەی ئەدین، ئەو کاتە ڕوبعێکی زەکاتەکە بەر من ئەکەوێ، 3 لەسەر 4 بەر ئەو شەریکەم ئەکەوێ کە لەسەر 3 لەسەر 4 داهاتەکە بۆ ئەو بووە. آخر بابت لەسەر ئەم مەسەلەیە بەڕێزان ئەوەیە ئایا ئێمە ئەو نەفەقاتانی ئێستا هەمانە لە زەویە، پاری کەمپاینە، پاری سەمادا، پاری بۆ نمونە ئەو مەساریفانەی ترن کە ئەرز ئێستا زۆر بە زەحمەت دێتە بەرهەم، ئایا ئەمانە بەڕێزان کولفەکەی دەرکرێ پێش دەکات یا کولفەکەی دەرناکرێ؟ طبعا ڕەئی ڕاجحی زانایان بۆ ئێستا قسەم ئێستایە بەڕێزان کۆننا. طبعا ئەگەر دیقەت بدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی تەئسیری ئاودانی کردووە، ئاودانی بەپارە فەرمیەتی زەکاتەکە لە 110 ئەکا بە لە 105. لەو زەمانەیە تەنها ئاودان پاری تێچووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ چونکە درێنەوە و بژار و ئەمانە خەڵک خۆی کردوێتی هەرەوەس کراوە کاتی خۆی لە لادەکانە خەڵک پاری نەداوە. بەڵام ئایا بەڕێزان بۆ ئێستا بۆ ژیانی خەڵکی ئەمڕۆ ئەو هەموو کولفەی ئەدرێ بۆ بەرهێنانی ئەم زەویانەیە لە پارەی سەماد، لە پارەی کەمپاین، لە پارەی بژارکردن، ئایا ئەمانە کاریگەری لەسەر زەکاتەکە دروست ناکە؟ طبعا ئەحناف حەنابیلەکان ڕەئیەکیان هەیە، حەنابیلەکان ئەڵێ ئەگەر کابرای جوتیار قەرزی کردهبوو بۆ بەرهێنانی کشت و کاڵەکەی قەرزەکەی دەرەکاتەوە لە ئەسڵی پارەکە. ئەم ڕەئیەکی دەقیقە، کەواتە ئەوان بۆ ئەوە ئەچێن ئەگەر کابرا پێویستی بە پارە ببوو پارەکە دەرکاتەوە. باشە لە ئێستایە بەڕێزان شێخ خەرەضاوی ڕەئیەکی هەیە، ڕەئیەکەی لە مۆزوعەیە دەقیقە، ئەفەرمی ئەم کولفانە دەرئەکرێنەوە لە پارە. بۆ ئەفەرمی قیاسەن لەسەر هەر ئەوەی کە پێغەمبەر فەرمیەتی صلی الله عليه وسلم
ئەگەر ئێمە بە پارە ئاوماندا زەکاتەکە ئەو مەصرفەی کە کردومانە لە ئاوەکە یا تەسیر لە ڕێژەی زەکاتەکە ئەکا ئێسێ شەروایە بەڕێزان لەبەرەوە ڕێی متەواضعی بەندە لەسەر ئەوەیە ئەم پارانەی کە ئێمە خەرجمان کردووە لە پاری کەمپاین و لە درێنە و لە بژار و لە سەمات ئەگەر ویستە بووی ئەگەر نەیویستە بوو هەر دێمێک بوو لەو گۆڕە کابراوەتی زەرع ببوو خۆمان کردبوومان و بەڵام پاری ئەم شتانەمان لێ نەدابوو ئەو کاتە بێ کابرا ملزم بێ بە لە سەتادەکە بەڵام ئەگەر ئەم پارانی سەرف کردبوو و پارەکان پارەیەکی مؤثر بوون واتە زۆر بوو پارەکان والله ئەعلم ڕێژەی زەکاتەکە بە لە سەتادە ئەکا بە لە سەتا پێنج با بەرهەمەکە دێمیش بوو بێ چکۆکو عەرزم کردن کولفەی کۆمپاین و کولفەی سەماد و کولفەی بژار و کولفەکانی تر کە جاری وا هەیە زۆر کولفەیەکی زۆرە بۆ سەر کابرای جوتیار من تەسەورەکەم والله ئەعلم ڕێژەکە ئەکا بە لە سەتا پێنج واتە ئەو مەساریفانە ئەکرێ کابرا لە سەتا پێنجی بدا هەر بەروو بووم و دانەوێڵەیەکیش بەڕێزان ئەگەر ئێمە بۆ نمونە زەکاتماندا دواتر فرۆشتمان بۆ نمونە من گەنمەکە زەکاتەکەم داوە ئەمساڵ دواتر فرۆشتم کە بوو بە پارە لە ڕەمەزانە عادەتەن من زەکاتی پارە دەرەکەم ئەو پارەی کە پارەی گەنمەکەی و بە گەنمی زەکاتم لێداوە بە پارەی زەکاتی لێ نادەم کە دوو جار زەکات لە ماڵێکا واجب نابی ئەو پارەی گەنمەکەیە جوتیارەکان ئەگەر هات و زەکاتی دانەوێڵەکانیاندا لە کاتی درێنەیە لەسەر زەرعەکە دوای فرۆشتیان بە حکوومەت لە پارەکەی زەکات ناکەوێ بۆ بەڕێزان چونکە پارەکەی ئەو پارەیە کە لە گەنمەکەی زەکات دراوە وەکو عەرزم کردن زەکات دوو جار لە ماڵێکا واجب نابێت ئەمە ئەو بابەتانن کە پەیوەستن بە زەکاتی دانەوێڵە و بەرهەمە کشت و کاڵەکانەوە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين